وشەی جێندەر بە ئەنقەست تعریفێکی جامع و مانع تێر و تەسەل لای خۆشیان بۆیان نەکردووە. تا ئێستاش وشەیەکی غامضە ناڕوونە بۆ ئەوەی بتوانن لە ژێریدا چی مەبەستێکیان هەیە جێگای بکەنەوە. کەلیمەیەک نییە بڵێن تەواو 1 زائید 1 دەکاتە 2 کۆتایی هات، نە، کەلیمەیەکە بە غامضی هێشتویانەتەوە لەفظێکی عام کە زۆر شت دەتوانن بیخەنە ژێریەوە، کە بڕیاری بە یاساکردنی جێندەر درا لە هەر وڵاتێک و هەر وڵاتێک تەوقیعی کرد لەسەر ئەو پرۆژە یاسایی جێندەر، ئینجا دەبێت پابەند و ملکەچی بێت، دەبێت جێبەجێیکە و هەر ڕۆژەش فەقەڕەیەک و بڕگەیەک دەخەنە ژێر ئەو ناوەوە. ئەمەش جێندەرە، ئەمەش دەیگرێتەوە. کە بڵێ نا دەڵێت چۆن نا کوا تعریفەکەم بۆ بێنە تا بڵێم جێی نابێتەوە، لە تعریفەکەدا جێگای دەبێتەوە. کەلیمەی جێندەر هەندێک وا تەفسیری دەکەن کە بریتیە لە ئەلجینس واتە ڕەگەز، بەڵام ئەوە هەڵەیە. سەرەتا بەو شێوازە تەفسیر دەکرا، تعریف دەکرا، دوای هاتن تعریفێکی تریان بۆ هێنا کە نە، جنس ڕەگەزی ئینسانە. ئەو ڕەگەزە بایۆلۆژیەکە بە گوێرەی نێرومێ دیاری دەکرێت، ئەوە جنسە، ئیشمان بەوە نییە. ئەی ئیشتان بە چییە؟ نا ئیشمان بە نەوعی مرۆڤەکەیە، نەک ڕەگەزی مرۆڤ، نەوعی مرۆڤ، نوع الإنسان الاجتماعي أو النوع الاجتماعي للإنسان والدور الاجتماعي للإنسان. واتا تۆ چ جۆرە مرۆڤێکی و چ ڕۆڵێکت دەبێ، ڕۆڵی کۆمەڵایەتی تۆ چی دەبێت، ڕۆڵی سیاسی تۆ چی دەبێت. کەواتە ئەگەر بێت و دیقەت بدەین، تعریفی جێندەر 2 کەلیمە، النوع الاجتماعي والدور الاجتماعي. جۆری کۆمەڵایەتی تۆ چییە، جۆرەکەت چییە، و دەورەکەت ڕۆڵەکەت چییە، ڕۆڵی تۆ چییە. ئێستا بەس ئەوە لێی گەڕین لەوانەیە کەس پێ نەگات، ئیلا ئەوەی کە بۆ خۆی خەلفێتی پێشووی هەبێت. ئەی بۆچی ئەوە لێی گەڕاون؟ وتمان بۆ ئەوی بتوانن بڕگەی زیادی بێن نەژێرەوە کە لە سەرەتا تۆ تەوقیعی دەکەیت و ڕازی پێی، هەندێک شت هەیە باز ناکرێ، بەڵام دوایی دەڵێن جێگای دەبێتەوە.